مەقامی پزیشکانی ئێستا؟ وڵی نەخۆشمانەیە بەلای شەکەتان چیتی؟ وڵایی کەمە مێشکی وازام دوو پەڵە لە سەرێتی وەکو فحز کراوەڵێ پەڵی لێە من هاوڵمەلەیەم مستەشفە ئەم دکتۆرە بۆی چارەسەری بکەین. ئەو فەحسانەی کە بۆ نەخۆشەکەتانیان کردووە هەموو فەحسەکان بەڕێک و پێچی بۆی کراوە؟ وڵا بەڕێکوپێکی کراوە بەس چییە گرانە گران خەڵک دەستی کورتە خەڵەکەی کەسابەت نییە خۆ چاکەزانی نە کەسابەت هەیە نە کابراوتی ئیشوکار هەیە گشتی وەستاوە دکتۆریش زیادە سەرەکەی سارەکەی زیاد. نەخۆشی وا هەیە گلەیەوە دەکا کە دەڵێ ڕەنگە پێویستم بە یەک جۆرە پشکنین هەبێت بەڵام چەندەها پشکنینم بۆ دەنووسرێت لە کۆتاییدا هەر یەک پشکنینە کە دیاری دەکات کە نەخۆشیەکەی من چییە؟ خۆی بەنسبەتەوە دکتۆر چاکێزانە چەند فاسی دەوێت هەیە زیاد فاسەکە مەسەر ێژە فاسی خوێنم بۆکە فازی زەختم بۆکە فاسی چاوریم بۆ بکە ئەم شتان ناکایتر نازانم هۆکەی ئەوەیە کە زیاتری دەستکەوێ زیاتری دەستکەوێ نازانم مەکە خۆیان ئەوە بزانن بەسین وا هەیە بەڕاستی پارەی فازێکی بینیە تۆڕ چوار پێش فاسی پێەکەی بەڕاستی وە غەدرە و گوناحشە. هەمومان دەزانین غەدرە و گوناحیشە بەڵام مای دکتۆرە بەڕێزەکان ڕەچاوی ئەو جۆرە حاڵەتانە ناکەن؟ وڵا هیانە ئەیکەن با پیا واقعی قسە بکە هیانە ئەیکەن هیانشە بیر لەوە ناکەن و ئەڵێ با ئەبێ زیاتر فازکەم بۆ زیاتر شتم بۆ ڕوون بێتەوە. بەڕێزت ئەو نەخۆشیەکە ئێستا لەگەڵت هاتووە بۆ لای دکتۆر تا چەند مرتاحن لەگەڵ ئەو دکتۆرەی کە پشکنینەکانتان بۆ دەکات ئایا ئەو دکتۆرە بەڕێزە ڕەچاوی باری دارایی نەخۆشەکە و باری دەرونی نەخۆشەکە دەکات؟ وڵایی بەنسبەتەوە من ئەبێ پێی بڵێ یانی کام دەرامەت بێ یا مەسەرەن نەی بێ مساعدەی بکە ئیتر نازانم ئەوە ئەکەوێتە ئەستۆی خۆیەوە. ئەو دەرمانانەی کە بۆ نەخۆشەکەتان دەنووسرێت بۆ نمونە ئەگەر سعرێکی گرانی هەبێت دەتوانن بۆی بکڕن؟ وڵا ئەگەر گران بێت ئەگەر کابرا بۆ نمونە من ئەگەر لەبارم بێت مەسەرەن هەم بێت و دەستم بچێ چەنە گەرا بێتەوە مەجبوری بکڕی لەبەرەوەی لەبەر خاتری نەخۆشەکەی خۆت ئەبێ بیکڕی بەس ئەگەر نەبێت دێژ ئەبێ کابراوەتی مەسەرەن دوو پارچەت بنووسی بە پارچێکی بسەنی بکڕی لەبەرەوەی تۆ دەرامەتت نییە ئیمکانێتت نییە بیکڕی ناتوانانی بەو شێوەیە. کوالیتی دەرمانەکان وەکو پێویستە یعنی هەمووی بۆ نمونە کوالیتی باشی هەیە نەخۆش بە بەکارهێنانیان ئەو نەخۆشیەکە هەیەی پێ چارەسەر دەکەێت؟ وڵایسە بەنسبەت دەرمانەوە دەرمان هەیە باشە هەیە خراپە ئیدر کابرا سێ وەزعی دەکات زەلامەیە بۆ نمە پارەی پێنێڕات دەرمانێکە سەنێ نسبەیە باش بێ هەیە باشترە و گرانتریش